بخير بين سرسر وسرجاو. طبعا أمره ڕۆژێکی مبارەکە بمناسبەتی یادی لەدایکبوونی حەزرەتی پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم کە ڕوون و ئاشکرایە هەولێر بەوەی ناوبانجی دەرکردووە کە سەرچاوەی مەولودە لێرەوە هەموو خەڵک ئەو یادەی دەکەنەوە بە مەولود و هەموو جیهان و پێی شاد دەبتەوە و پیرۆزبایی لە هەموو هەولێر و هەموو مسلمانانی دنیا دەکەم بەو ڕۆژە پیرۆزە. طبعا لێرە گڕبووینەوە ئەمەش بەو یادە مەولودە، دوایش ئێوارە خوانێک بۆ خزمانی خۆشەویست و دۆستان و زۆر سپاس. طبعا ڕۆژێکی پیرۆزە، هەموو خەڵکی هەولێر خۆشی خۆی دەردەبڕی لەو ئەو ڕۆژە بە یادکردنەوەی ویلادەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم و ڕۆژ ساڵ بە ساڵ خۆشتر دەبی و گەورەتریش دەبی و هیواداریشین ئەو ڕۆژە بیکەینە کەرنەڤاڵێکی ڕۆژی جیهانی کە ڕۆژێکی وەکو ڕۆژی چۆن ڕۆژی شاری هەولێر هەیە، ئەو ڕۆژە بیکەینە مەراسیمەکی سیاحی، مەراسیمەکی تەطویری پێ بکەین و ئینشاءڵڵا خۆش دەبی و باش دەبی و سەلامەتی هەموو لایەکی.